دەمێ بۆ هەموو لایەک و ڕایگەشتی ڕوون بکەمەوە ئێمە کاتی خۆی بەردە 2 ساڵ سکاڵامان نووسی لەسەر وەزیری بازرگانی عراق و بەڕێوەبەری گشتی دانیوێڵی عراقی سەبارەت بە شایستە داراییەکانی جوتیارانی کوردستان سەرەتا بە ناوی چەند جوتیارێک داواکەمان تۆمار کرد. ئێمە لە قۆناغەکانی بەرایی داواکەمان بردەوە، دواتر لە قۆناغی ئیستینافیش داواکەمان بردەوە، دواتر لە قۆناغی تەمیز دوای ئەوەی کتابێکی بەهەڵە لەلایەن بەڕێوەبەری سایلۆی هەولێر کرابوو کە لەلایەن محکمەی بەغدا و مفاتحە کرابوو لە ڕێگەی وەزارەتی بازرگانی عراقی کە ئایا پرسیار کرابوو بۆچی پارەی جوتیارانی کوردستان بۆ ساڵانی 2014 و 15 و 16 نەداوە. لە وەڵامدا بەداخەوە دیارە ئەویش قەزدەن نەبووە، بەڵام هەڵەی کردبوو نووسی بووی بەهۆی نەبوونی سیولەی نەقدی ئێمە نەمانتوانێت پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بدەین. دەبوایە برێ ئێمە بەغدا پارەی نەناردووە بۆیە ئێمە پارەکەمان نەداوە. بۆیە محکمەی تەمیز ئیستینادی لەسەر ئەو کتابە کرد دەڵێ ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو پارەیە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، بەڵام جوتیاران مافی خۆیان ئەو پارەی وەرگرن، بەڵام دەبی لە هەرێمی کوردستان وەریبگرن. بۆیە بەم هۆکارەوە ئێمە ناچار بووین ئەمڕۆ ڕوومان لە دادگاکانی هەرێمی کوردستان کرد لەگەڵ بەڕێز مافارس سەرۆکی ڕێکخراوی جوتیاران و تەواوی پارێزەرانی هەیئەتی دیفاعی جوتیارانی کوردستان کە لە بەغداوە هاتوون. ئەمڕۆ سکاڵامان نووسیوە لەسەر وەزیری بازرگانی هەرێمی کوردستان و هەروەها بەڕێوەبەری گشتی دانەوێڵەی هەرێمی کوردستان. هیوادارین ئەم داوایە لە نەتیجە لە قازانجی جوتیاران تەواو بێت و بڕی پارەکەش هەر بۆ زانیاریتان سەرووی 557 ملیار دیناری عراقیە، پێشتر 557ەکەی تر وەرگیراوە نیوە ماوە.